بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشن دو مهربان الرحمن خداي مهربان كان جاي سوزو رحمت علم القرآن قرآني فير يادمي زاد كردوا فێربوون و زانینی قورئان و تێگەیشتن لە فەرموودەی خدای میهرەبان پیرۆزترین ناز و نیعمەتە کە ئیماندار لێی بەهرەوەر ببێت لەم تەمەنە کورتەی ژیانی دنیادا. خلق الإنسان هەر خدا ئادەمی زادی دروست کردووە علمه البيان هەر ئەویش فێری گفتار و ئاخەوتنی کردووە. الشمس والقمر بحسبان خۆر و مانجیشی بە حسابێکی ورد دروست کردوون و دایناون لە خولگەکانیاندا لە سوڕانەوەدان. والنجم والشجر يسجدان ئەستێرە و درەختەکان ڕووەکە بێقەد و درەختە بەرزەکان هەر هەمویان سوژدە دەبەن بۆ دروستکاریان لە نەخشەی دیاری کرا و دەرناچن کە بۆیان دانراوە. والسماء رفعها ووضع الميزان ئاسمانیشی بەرز و بڵند کردوتەوە بێ کۆڵەکە و بێستون و تەراز و پێوەری بۆ هەموو شتێک داناوە. هەموو شت بە یاسایە و هیچ شتێک بە هەرەمەچی و بە بێهودا دروست نەکراوە. بۆیە پێویستە ئادەمی زادیش بەرنامە و یاسای هەبێت لە چوارچێوەی قورئان و سونەتی ڕاست و دروستدا. ألا تطغوا في الميزان ئێوەش ئەینەوەی ئادەم با تەراز و پێوەرتان ڕێک و پێک بێت و ستەم لە یەکتر مەکەن. وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان داد پەروەر بن لە کێشان و پێواندا تەراز و بازی مەکەن و کەم فرۆشی ئەنجام مەدەن. والأرض وضعها للأنام زەویشی بۆ خەڵکی ڕاخستووە و باری هێناوە تا ژیانی خۆیانی تیادا بەرنەسەر. فيها فاكهة والنخل ذات الأكمام جۆرەها میوەی تێدا دێتە بەر هەروەها خوڕمای خاوەن دەفری گوڵدانی بۆ فراهەم هێناون. والحب ذو العصف والريحان هەروەها جۆرەها دانەوێڵەی خاوەن کاو پەل و پۆدار و بۆن خۆشی تێدا بەرهەم هێناوە. فبأي آلاء ربكما تكذبان جائیتر ئەی گرۆی ئادەمی زاد و جن بەکام لە ناز و نیعمەتەکانی پەروەردگار بڕواناکەن کامەی پەسەند ناکەن. خلق الإنسان من صلصال كالفخار ئادەمی زادی دروست کردووە لە قوڕێکی وشک بوو وەک فەخفوری. وخلق الجان من مارج من نار جنەکانیشی لە بڵێسەی ئاگر دروست کردووە. فبأي آلاء ربكما تكذبان جائیتر ئەی گرۆی ئادەمی زاد و جن بەکام لە ناز و نیعمەتەکانی پەروەردگار بڕواناکەن کامەی پەسەند ناکەن. رب المشرقين ورب المغربين خدا خاوەنی هەردوو ڕۆژهەڵات و هەردوو ڕۆژ ئاوایە. فبأي آلاء ربكما تكذبان جا ئەی گرۆی ئادەمی زاد و جن بەکام لە ناز و نیعمەتەکانی پەروەردگار بڕواناکەن کامەی پەسەند ناکەن. مرج البحرين يلتقيان ئاوی دوو دەریای بەڕەڵا کردووە و بە یەک گەیاندووە تێکەڵیش نابن. بينهما برزخ لا يبغيان چونکە لە نێوانیاندا بربەستێک هەیە نایەڵێت تێکەڵ ببن. ئەم دیاردەیە لە نێوان دەریای سپی و زەریای ئەتڵەسیدا و دەریای سوور و دەریای عەرەبدا ئاشکرایە. فبأي آلاء ربكما تكذبان جائیتر ئەی گرۆی ئادەمی زاد و جن بەکام لە ناز و نیعمەتەکانی پەروەردگار بڕواناکەن کامەی پەسەند ناکەن. يخرج منهما اللؤلؤ والمرجان
لەو دوو جۆر دەریایە مرواری و مەرجان دەردەچن کە دوو جۆر گەوهەری بەنرخن. فبأي آلاء ربكما تكذبان جایی ترەی گروی ئادەمی زاد و جن بە کام لە ناز و نیعمەتەکانی پەروەردگار بڕوا ناکەن کامەی پەسەند ناکەن. وله الجوار المنشآت في البحر كالأعلام هەرچی کەشتی هەیە لە دەریاکاندا وەک بەیداغ وەک شاخ هات و چۆ دەکەن هەر خوداش خاوەنیانە. فبأي آلاء ربكما تكذبان جایی ترەی گروی ئادەمی زاد و جن بە کام لە ناز و نیعمەتەکانی پەروەردگار بڕوا ناکەن کامەی پەسەند ناکەن. كل من عليها فان ويبقى وجه ربك ذو الجلال والإكرام هەموو ئەو کەسانەی لەسەر ڕووی زەوین هەر هەمووی فەوتا و تیاچووە و دەبێت بمرن تەنها زاتی پەروەردگاری خاوەن بڵندی و ڕێزداری تۆیە کە دەمێنێتەوە. فبأي آلاء ربكما تكذبان جایی تر ئەی گرۆی ئادەمی زاد و جن بە کام لە ناز و نیعمەتەکانی پەروەردگار بڕوا ناکەن کامەی پەسەند ناکەن. يسأله من في السماوات والأرض كل يوم هو في شأن هەموو گیان لەبەر و زیندەوەران لە ئاسمانەکان و زەویدا بەردەوام بە گفتار و بە زمانی حاڵ داوای پێداویستی و داخوازیەکان لە پەروەردگار دەکەن. هەموو ڕۆژێک و هەموو کاتێک ملیۆنەها و ملیارەها بەڵکو و بێشومار تاو توێ دەکات لە بوونەوەر و لە جیهانی ئادەمیزاد و جن و فریشتەکان و هەتا دوایی. فبأي آلاء ربكما تكذبان جایی ترەی گرۆی ئادەمی زاد و جن بە کام لە ناز و نیعمەتەکانی پەروەردگار بڕوا ناکەن کامەی پەسەند ناکەن. سنفرغ لكم أيها الثقلان ئەی گرۆی ئادەمی زاد و جن ڕۆژێک دێت بە تایبەت لێتان دەپرسینەوە و دادگاییتان دەکەین. خدای باڵادەست هەڕەشە لەم دوو دەستەیە لە دروستکراوەکانی دەکات کە لە هەندێک ڕۆوە سەرپشتی کردوون و ئازادی داونەتێ بەڵام زۆربەیان یاخی و سەرکەشن قوڕ بەسەر یاخیەکان لەو ڕۆژەدا. فبأي آلاء ربكما تكذبان جایی تر ئەی گرۆی ئادەمی زاد و جن بە کام لە ناز و نیعمەتەکانی پەروەردگار بڕوا ناکەن کامەی پەسەند ناکەن. يا معشر الجن والإنس إن استطعتم أن تنفذوا من أقطار السماوات والأرض إن استطعتم أن تنفذوا من أقطار السماوات والأرض فانفذوا لا تنفذون إلا بسلطان. ئەی گرۆی جن و ئادەمی زاد ئەگەر دەتوانن بە بەشەکانی ئاسمانەکان و زەویدا دەرچن ئەو کارە ئەنجام بدەن دڵنیاش بن کە ئەو کارە بەهۆی دەستگای مادی و توانای معنەویەوە نەبێت ئەنجام نادرێت. فبأي آلاء ربكما تكذبان جایی ترەی گرۆی ئادەمی زاد و جن بە کام لە ناز و نیعمەتەکانی پەروەردگار بڕوا ناکەن کامەی پەسەند ناکەن. يرسل عليكما شواظ من نار ونحاس فلا تنتصران خۆ ئەگەر لە سنوور دەرچوون بڵێسەی ئاگرتان هاوڕێ لەگەڵ مسی تواوەدا بۆ ڕەوانە دەکرێت ئیتر شکست دەخۆن و سەرکەوتوو نابن. فبأي آلاء ربكما تكذبان جایی ترەی گرۆی ئادەمی زاد و جن بە کام لە ناز و نیعمەتەکانی پەروەردگار بڕوا ناکەن کامەی پەسەند ناکەن. فإذا انشقت السماء فكانت وردة كالدهان کاتێک دێت ئاسمان لەت دەبێت و وەکو گوڵێکی سوور دێتە بەرچاو یاخود وەک ڕۆنی قەرچاوی لێ دێت ئەمەش قۆناغێکە لە قۆناغەکانی تێکچوونی. فبأي آلاء ربكما تكذبان جایی ترەی گرۆی ئادەمی زاد و جن بە کام لە ناز و نیعمەتەکانی پەروەردگار بڕوا ناکەن کامەی پەسەند ناکەن.
فيومئذ لا يسأل عن ذنبه إنس ولا جان ئەو ڕۆژە هەموو شت ڕوون و ئاشکرایە پرسیار لە گوناهانی ئادەمی زاد و جنەکان ناکرێت ڕەنگە ئەوە قۆناغێک بێت لە قۆناغەکان کە بە ڕوخساریان جا دەکرێنەوە فبأي آلاء ربكما تكذبان جائیتر ئەی گرۆی ئادەمی زاد و جن بەکام لە ناز و نیعمەتەکانی پەروەردگار بڕواناکەن کامەی پەسەند ناکەن يعرف المجرمون بسيماهم فيؤخذ بالنواصي والأقدام اینجا تاوانکار و گوناهباران بە ڕوخساریاندا دەناسرێنەوە ئەوسا دەستگیر دەکرێت لە ناوچەوانیان و قاچیان گڵۆڵەیان دەکەن و فڕێ دەدرێنە ناو ئاگری دۆزەخەوە فبأي آلاء ربكما تكذبان جائیتر ئەی گرۆی ئادەمی زاد و جن بەکام لە ناز و نیعمەتەکانی پەروەردگار بڕواناکەن کامەی پەسەند ناکەن هذه جهنم التي يكذب بها المجرمون دەوترێت ئەمە ئەو دۆزەخەیە تاوان باران بڕوایان پێی نەبوو يطوفون بينها وبين حميم آن جا لە نێوان ئاگر و ئاوی گەرمدا کە بەسەر و چاویاندا دەکرێت هەر دەخولێنەوە فبأي آلاء ربكما تكذبان جائیتر ئەی گرۆی ئادەمی زاد و جن بەکام لە ناز و نیعمەتەکانی پەروەردگار بڕواناکەن کامەی پەسەند ناکەن ولمن خاف مقام ربه جنتان بۆ ئەو کەسەشی لە مەقامی پەروەردگاری خۆی ترسا بێت دوو باخی ڕازا و ئامادەیە فبأي آلاء ربكما تكذبان جائیتر ئەی گرۆی ئادەمی زاد و جن بەکام لە ناز و نیعمەتەکانی پەروەردگار بڕواناکەن کامەی پەسەند ناکەن ذواتا أفنان ئەو دوو باخەش خاوەنی دار و درەختی گەڵا ناسک و جوان و بریسکەدارە فبأي آلاء ربكما تكذبان جائیتر ئەی گرۆی ئادەمی زاد و جن بەکام لە ناز و نیعمەتەکانی پەروەردگار بڕواناکەن کامەی پەسەند ناکەن فيهما عينان تجريان دوو سەرچاوەی لە کانی و ئاوی سازگاریان تێدایە و بەخوڕ بە جۆگەلەکاندا دەڕۆن فبأي آلاء ربكما تكذبان جائیتر ئەی گرۆی ئادەمی زاد و جن بەکام لە ناز و نیعمەتەکانی پەروەردگار بڕواناکەن کامەی پەسەند ناکەن فيهما من كل فاكهة زوجان فبأي آلاء ربكما تكذبان لهمو جۆرە میوەیەک دوو جۆریان تێدایە جائیتر ئەی گرۆی ئادەمی زاد و جن بەکام لە ناز و نیعمەتەکانی پەروەردگار بڕواناکەن کامەی پەسەند ناکەن متكئين على فرش بطائنها من استبرق وجنى الجنتين دان لەو بەهەشتە خۆشەدا بەختەوەران لەسەر کورسی و قەنەفە و جێگە و ڕێگە خۆشەکان شانیان داداوە کە لە ئاوریشمی تایبەت ناواخن کراوە داخۆ بەرگەکەی لە چی بێت لێکردنەوەی هەر میوەیەکیش نزیک و ئاسانە و درەختەکان خۆیان سەرفرو دەهێنن بۆ ئەو بەختەوەرانە فبأي آلاء ربكما تكذبان جائیتر ئەی گرۆی ئادەمی زاد و جن بەکام لە ناز و نیعمەتەکانی پەروەردگار بڕواناکەن کامەی پەسەند ناکەن فيهن قاصرات الطرف لم يطمثهن إنس قبلهم ولا جان لەو بەهەشتەدا
حۆری تیادایە کە تەنها تەماشای هاوسەرەکانیان دەکەن پێش ئەوان دەستی کەسیان لێ نەکەوتووە نە لە گرۆی ئادەمی و نە لە جن. فبأي آلاء ربكما تكذبان جای ترەی گرۆی ئادەمی زاد و جن بەکام لە ناز و نیعمەتەکانی پەروەردگار بڕواناکەن کامەی پەسەند ناکەن. كأنهن الياقوت والمرجان ئەو هاوسەرانە لە جوانی و شۆخ و شەنجی و قەشەنجیدا وەکو یاقوت و مەرجانوان کە دوو جۆر گەوهەری بەنرخن لە دەریادا دەردەهێنرێن. فبأي آلاء ربكما تكذبان جای ترەی گرۆی ئادەمی زاد و جن بەکام لە ناز و نیعمەتەکانی پەروەردگار بڕواناکەن کامەی پەسەند ناکەن. هل جزاء الإحسان إلا الإحسان مەگەر پاداشتی چاکە تەنها چاکە نییە؟ فبأي آلاء ربكما تكذبان جای ترەی گرۆی ئادەمی زاد و جن بەکام لە ناز و نیعمەتەکانی پەروەردگار بڕواناکەن کامەی پەسەند ناکەن. ومن دونهما جنتان فبأي آلاء ربكما تكذبان جگەل لەو دوو بەهەشتەی کە باس کرا دوو بەهەشتی تریش ئامادەیە بۆ ئەوانەی کە پلە و پایەیان وا لە خوار خاوەنانی دوو بەهەشتی ناوبراوەوە. جاییتر ئەی گرۆی ئادەمی زاد و جن بەکام لە ناز و نیعمەتەکانی پەروەردگار بڕواناکەن کامەی پەسەند ناکەن. مدهامتان فبأي آلاء ربكما تكذبان ئەو بەهەشتانەش ئەوەندە سەوز دەنوێنن مەیلە و ڕەش دەچنەوە لە جوانی و تۆخیدا. جای ترەی گرۆی ئادەمی زاد و جن بەکام لە ناز و نیعمەتەکانی پەروەردگار بڕواناکەن کامەی پەسەند ناکەن. فيهما عينان نضاختان فبأي آلاء ربكما تكذبان دوو سەرچاوەی هەڵقوڵاویان تێدایە کە دیمەنیان زۆر دڵڕفێنە. جاییتر ئەی گرۆی ئادەمی زاد و جن بەکام لە ناز و نیعمەتەکانی پەروەردگار بڕواناکەن کامەی پەسەند ناکەن. فيهما فاكهة ونخل ورمان فبأي آلاء ربكما تكذبان درەختی میوە و دار خورما و هەناریان تێدایە. جای ترەی گرۆی ئادەمی زاد و جن بەکام لە ناز و نیعمەتەکانی پەروەردگار بڕواناکەن کامەی پەسەند ناکەن. فيهن خيرات حسان فبأي آلاء ربكما تكذبان لەو بەهەشتانەدا حۆری جوان و شۆخ و شەنگ و ڕەوشت بەرزی تێدایە. جای تر ئەی گرۆی ئادەمی زاد و جن بەکام لە ناز و نیعمەتەکانی پەروەردگار بڕواناکەن کامەی پەسەند ناکەن. حور مقصورات في الخيام حۆری چاوگەش و چاوڕەش لەو دەوارە تایبەتیانەی کە بۆیان ئامادەکراوە دوور ناکەونەوە. ئەلبەتە هەر ناوی دەوارە ئەجینام مەگەر هەر خوددا خۆی بزانێت چ جێگە و ڕێگەیەکی خۆش و ڕازاوەیە. فبأي آلاء ربكما تكذبان جای ترەی گرۆی ئادەمی زاد و جن بەکام لە ناز و نیعمەتەکانی پەروەردگار بڕواناکەن کامەی پەسەند ناکەن. لم يطمثهن إنس قبلهم ولا جان فبأي آلاء ربكما تكذبان ئەو حۆریانە پێش ئەوان دەستی کەسیان لێ نەکەوتووە نە لە گرۆی ئادەمی و نە لە جن. جائیتر ئەی گرۆی ئادەمی زاد و جن بەکام لە ناز و نیعمەتەکانی پەروەردگار بڕواناکەن کامەی پەسەند ناکەن. متكئين على رفرف خضر وعبقري حسان
شانیان داداوە لەسەر پشتی سەوزباوی جوان و دۆشەجی نایاب و ڕازاوە فبأي آلاء ربكما تكذبان جایی تر ئەی گروی ئادەمی زاد و جن بەکام لە ناز و نیعمەتەکانی پەروەردگار بڕواناکەن کامەی پەسەند ناکەن تبارك اسم ربك ذي الجلال والإكرام مبارك و بەرز و بەڕێزە ناوی پەروەردگاری تۆ چونکە ئەو زاتێکە خاوەنی بەرزی و